هەمیشە بەرز و بەڕێزە یادی دکتۆر جەعفەر شەفیعی. کۆمەڵە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە و پاش ماوەیەکی کورت بەهۆی هەڵسوڕان و چالاکی ئەندامان و ڕابەرانیەوە توانی ببێتە ڕێکخراوێکی جەماوەری و جێگەی متمانەی خەڵکی کوردستان، وا ببێت بە ڕێکخراوێک کە بە هەڵسوڕان و تێکۆشانی شێلگیرانە بۆ بەدیهێنانی داخوازیە ڕەواکانی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی چەوساوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاڵا هەڵگربوونی ویست و داخوازی ڕەوای کرێکاران و زەحمەتکێشان و ژنان و سەرجەمچین و توێژە زۆر لێکراوەکان. ئەوەی ئاشکرایە ئەم شانازی و سەروەریەش بەدی نەدەهات ئەگەر باشترین پیاوان و ژنانی ئەم نیشتمانە لەم ڕێبازەدا گیانبازیان نەکردایە و بۆ کۆتایی هێنان بە ئازار و مەینەتیەکانی هەژاران و زەحمەتکێشانی کوردستان فیداکاریان نەکردایە. ڕەنگە ئەرک و خەباتی ڕابەرانی ئەم بزوتنەوەیە لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵە و لە بارودۆخێکی پڕ لە خەفەقان و دیکتاتۆری ڕژیمی پاشایەتی چارەنووسساز و سەرەکی بێت. هەر بۆیە هەڵدانەوەیەکی لاپەڕەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەم هاوڕێیانە دەتوانێت زیاتر لەگەڵ ماندووی نەناسی و فیداکاری و خۆنەویستی ڕابەرانی کۆمەڵە ئاشنامان بکات. هاوڕێ دکتۆر جەعفەر شەفیعی یەکێک لەو سیما ناسرا و خۆشەویستانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و کۆمەڵەیە کە بە درێژایی تەمەنی سیاسی خۆی بە هەڵسوڕان و ماندووی نەناسی خۆی گەلێک قازانج و دەستکەوتی بۆ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کورد بەرهەم هێنا، بە گیانبەختکردنیشی خەسارێکی بێگەورەی بە حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە و ئەم بزوتنەوەیە گەیاند کە تا ئێستاش ئاسەوارەکانی هەر هەست پێ دەکرێت. هاوڕێ ڕابەر دکتۆر جەعفەر شەفیعی ساڵی 1330 هەتاوی لە کۆشی نەماڵەیەکی مەسحەبی لە شاری بۆکان چاوی بەژن پشکۆ. خوێندنی سەرەتایی تا وەرگرتنی دیپلۆم لەو شارە تەواو دەکات. وا بۆ درێژەدان بە خوێندن دەچێتە شاری تەورێز و لەوێ لە ڕشتەی پزیشکی لە زانکۆی تەورێز درێژە بە خوێندن دەدا. ئەو ساڵانە زانکۆکانی ئێران پڕبوون لەسەر هەڵدانی بیرێکی نوێی شۆڕشگێڕانە دژی دەسەڵاتی پاشایەتی. لە دوای کودەتای ساڵی 1332 هەتاوی زۆربەی ڕێکخرا و حیزبە چەپەکان بە توندی سەرکوت کرا. هەر لەو دەمەدا بوو کە سیاسەتەکان و ئایدیۆلۆژیای حیزبی توودە و چەپی ئێران لە زانکۆکاندا و لە نێو توێژی ڕۆشنبیر درایە بەڕەخنە و لێکۆڵینەوە. شێوازەکانی خەبات دژی دیکتاتۆری شا بۆ جارێکی دیکە لێک درایەوە. سەرڕای ئەمەش سەرهەڵدانی شۆڕشە چەکداریەکانی ساڵەکانی 46 و 47 لەلایەن سمایلی شەریفزادە و هاوڕێکانی لە کوردستان کاریگەریەکی قوڵی لەسەر توێژی خوێندکاری کورد لە زانکۆکانی ئێراندانە. دکتۆر جەعفەر کە هەستکردن بە کار و ڕەنجی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازبوون وەک پرەنسیپێکی ژیانی چاو لێ دەکرد، بیری نوێی شۆڕشگێڕانەی ئەو سەردەما کاریگەریەکی قوڵتری لەسەر بیر و هزری ئەم هاوڕێ خۆشەویستانەدانا. هاوڕێ جەعفەر شەفیعی لەگەڵ چوونی بۆ نێو زانکۆ لە ساڵی 1349 پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری گرت و بە خێرایی بوو بە یەکێک لە ڕابەرانی بزوتنەوەی خوێندکاری زانکۆی تەورێز. هاوڕێ جەعفەر شەفیعی هاوکات لەگەڵ خەباتی بزوتنەوەی خوێندکاری لە تەورێز لەگەڵ خەباتی سۆسیالیستی و بزوتنەوەی چەپ ئاشنا. هەر لەو سەردەمەدا بوو کە بە پێی سیاسەت و ڕێنوێنیەکانی کۆمەڵە هاوڕێ جەعفەر لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشان پەیوەندیەکانی نزیک کردەوە و بوو بە خۆشەویست و ڕابەری ئاشنای کۆمەڵە لە نێو کۆڕ و کۆمەڵە کرێکاریەکانی وەک ماشین سازی، کرێکارانی کەوش و کرێکارانی قاڵی بافی تەورێز. دکتۆر جەعفەر لە ماوەیەکی کووردا توانی ببێتە سیمای خۆشەویستی ناو کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و تەنانەت دەرەوەی کوردستان و هەر زۆر زوو پەیوەندی سیاسی و خەباتکارانەی خۆی لەگەڵ کۆمەڵانی بەرینی خەڵکی چەوساوە و زەحمەتکێشی کوردستان گرێدا.
هەڵسوڕانی پزیشکی ئەم هاوڕێیە بەستێنێک بوو بۆ پاراستنی نەهێنیەکانی تەشکیلات و لە هەمان کاتدا پەرەسەندن و بەهێزترکردنی پەیوەندیەکانی لەگەڵ خەڵک. دەستگیرکردنی هاوڕێ جەعفەر شەفیعی لەلایەن ڕژیمی پاشایەتیەوە لە ساڵی 1351 هەتاوی مەیدانێکی تری خەبات و خۆڕاگری ئەم هاوڕێیەمان بوو. جەلادانی ساواک پاش 6 مانگ ئەشکەنجە و ئازاردانی نەیانتوانی زمانی نەهێنی پارێزی بکەنەوە. دکتۆر جەعفەر دوای ئازادبوونی لە زیندان شێلگیرتر لە جاران درێژەی بە خەباتی سیاسی و ڕێکخراوەی خۆیدا. دکتۆر جەعفەر دوای تەواوکردنی خوێندنی پزیشکی لە زانکۆی تەورێس و گەڕانەوەی بۆ کوردستان دکتورێکی شۆڕشگێر بوو کە بۆ ساڕێژ و چارەسەرکردنی نەخۆشیەکانی خەڵک دێبەدێ دەگەڕا و لەگەڵ ئەوەشدا خەریکی وشیاری سیاسی و ڕێخستن و سازدانی پەیوەندی بەربڵاوی کۆمەڵانی خەڵک بە تەشکیلاتی کۆمەڵەوە بوو. دکتۆر جەعفەر ساڵی 1356 هەتاوی لەسەر بڕیاری کۆمەڵا بۆ کوردستان دەگەڕێتەوە. لەو ساڵەدا کە ئاخێزەکانی خەڵکی ئێران دژ بە ڕژیمی شا ڕەهەندێکی جددیتری بەخۆیەوە گرت. ڕێبەرانی کۆمەڵا لە بڕیارێکدا و بۆ ئامادەبوون بەرامبەر بە هەر چەشنە کردەوەیەکی سەربازی و بۆ بەهێزکردنی باڵی چەکداری کۆمەڵا چەند کەس لە ئەندامانی خۆی ڕەوانەی کوردستانی عێراق کرد تا لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەیی سەربازی و چەکداریان بەهێز بکەن. هەر بۆیە ساڵی 1357 دکتۆر جەعفەر شەفیعی لەگەڵ چەند هاوڕێیەکی تر بۆ ئەم مەبەستە هەڵبژێردراون و بۆ ماوەیەک لە نێو ڕیزەکانی یەکێتیدا مانەوە. لەو دەورانەشدا دکتۆر جەعفەر بە ناوی دکتۆر عەزیز و وەک پزیشکێک ژیانی زۆر یەک لە پێشمەرگەکان و خەڵکی ئەو ناوچەی لە مەرگ ڕزگار کرد. سەرەڕای ئەو ماوە کورتەی چالاکی دکتۆر جەعفەر لە باشووری کوردستان تا ئێستاش ناو و یادی ئەو لە نێو دڵی خەڵکی ئەو ناوچەیە و پێشمەرگەکانی ئەو کاتی یەکێتیدا لەبیر نەچۆتەوە. هاوڕێ جەعفەر شەفیعی لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران بە دژی ڕژیمی پاشایەتی گەڕایەوە بۆ مەکۆی شۆڕش لە کوردستانی ڕۆژهەڵات. لەم ڕاپەڕینەدا هاوڕێ جەعفەر وەک ڕێبەرێکی جەماوەری و ڕێکخەرێکی خەباتکار و جێگەی متمانەی خەڵک لە شاری بۆکان دەرکەوت. دکتۆر جەعفەر لە سەروبەری شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران و بە تایبەت بە دوای هێرشی دڕندانەی کۆماری ئیسلامی لە 28 گەلاوێژی ساڵی 1358 بۆ سەر کوردستان وەک ڕێبەرێکی بزوتنەوەی شۆڕشگێڕانە لە کوردستان دەوری گێڕا و بوو بە سیمای ناسرا و خۆشەویستی کۆمەڵانی خەڵک. دکتۆر جەعفەر لە کۆڕ و کۆبوونەوە و میتینگەکانی شاری بۆکان و مەهاباد لە ساڵی 58 بە سوخەنڕانی و بەشداری ڕاستەوخۆی سەرنجی خەڵکی بەرەولای خۆی ڕادەکێشا و بەشداری ڕاستەوخۆی لە بەرەنگاری ئەو هێرشەی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستانی دەکرد. هەروەها دەستی دایە دامەزراندنی نەخۆشخانەیەکی خەڵکی لە شاری بۆکان کە خەڵکی ئاواییەکانی دەوروبەر بە تایبەت هەژاران و زەحمەتکێشان بۆ ساڕێژ و چارەسەرکردنی نەخۆشەکانیان ڕوویان لەو نەخۆشخانەیە دەکرد کە دکتۆر جەعفەر بۆ خۆی لەوێ ببێ بەرامبەر ساڕێژ و چارەسەری برین و نەخۆشیەکانی دەکرد. دکتۆر جەعفەر بە هەڵسوڕانی ماندووی نەناسانە و تێکۆشانی بێوچان وەک سیمایەکی هەمیشە زیندوو لە بیر و هزری خەڵکی ئەو ناوچەیەدا ماوەتەوە. هەر لەو ساڵەدا دکتۆر جەعفەر وەک ئەندامی کومیتەی نێونەرایەتی کۆمەڵا لە وەفتی نێونەرانی گەلی کورد بۆ وتوێژ لەگەڵ نێونەرانی کۆماری ئیسلامی بەشداری لە دانوستانەکان کرد. شۆڕشگێڕی و ڕاشکاوبوون لە قسە و کردەوەیدا یەکێک لە خستەتەکانی دکتۆر جەعفەر بوو لە وتوێژەکان لەگەڵ وەفتی کۆماری ئیسلامی. دکتۆر جەعفەر لە چەندین میتینگ و کۆبوونەوە لە شاری بۆکان جەماوەری خەڵکی لە ڕاستیەکانی ئەو توێژانە و سەرجەم سیاسەتەکانی ڕژیم لە کوردستان و ئێران ئاگادار دەکردەوە. بەم جۆرە
دەور و نەخشێکی گەورەی لە ئاگاه سازی خەڵک سەبارەت باڕووداوەکان دەگێڕە. دوای داگیرکردنی کوردستان لەلایەن ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامیەوە لە ساڵی 1360 هەتاوی، دکتۆر جعفەر لە 2 میتینگی گەورە و بەربڵاو لە ئاواییەکانی دەوروبەری مەهاباد بەشداری کرد کە وتە بە نرخەکانی ئەم ڕێبەرە تا ئێستاش لە گوێی خەڵکی ئەو ناوچێدا دەزرینگێتەوە. دکتۆر جعفەر لە ساڵی 1358ەوە تا کاتی گیانبەختکردنی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بوو. هەروەها یەکێک لە داڕێژەرانی سیاسەتی کۆمەڵە بوو کە ڕاستەوخۆ لە هەموو گۆڕانکاریە سیاسیەکانی کوردستاندا ڕێبەری بزوتنەوەی حەقخوازانەی ئەم گەلە ستەملێکراوی دەکرد. بەشی هەرە زۆری هەڵسوڕانی هاوڕێ جعفەر شەفیعی لە ساڵی 1360 بەدواوە بەشێکی بەربڵاوی کاری تەبلیغی لە نێو کۆمەڵەی پێکدێنا. لەم ساڵەدا بوو بە بەرپرسی ڕادیۆی کۆمەڵە و سەرنووسەری گۆڤاری پێشڕۆ و هەروەها چاودێری سەرجەم دەستگا تەبلیغاتیەکانی کۆمەڵەی دەکرد و بەگشتی ماوەی 6 ساڵ سەرجەم تەبلیغاتی کۆمەڵە لەژێر چاودێری هاوڕێ جەعفەردا بوو. هەر بۆیە لەژێر تەئسیری سەرجەم ڕووداوە سیاسیەکانی ئەو کاتی کوردستان و یەک لەوانە لەژێر تەئسیری کەسایەتی خۆشناو و خەباتکارانەی دکتۆر جعفەر شەفیعی کۆمەڵە لە ماوەی ئەو 6 ساڵەدا توانی ببێتە حیزبێکی جەماوەری و نێخواز کە هەموو هەوڵی ئاشناکردنی خەڵک لەگەڵ مافە دیموکراتیک و مافە ئینسانیەکانی خۆیان بوو. دەور و نەخشی دکتۆر جعفەر بە شێوەیەکی بەربڵاو و تا هەنووکەش لەسەر بزوتنەوەی جەماوەری خەڵک و ڕەوتی سیاسی کۆمەڵەوە دیارە. دکتۆر جعفەر شەفیعی لە ماوەی 17 ساڵ تێکۆشانی سیاسی خۆیدا تەنیا پزیشکێک نەبوو کە ساڕێژی زامەکانی جەستەی خەڵک بکە، بەڵکو دکتورێکی ساڕێژکەری ڕەنج و نائەداڵەتیەکانی کۆمەڵگای پڕ لە چەوسانەوەی کوردستان و ئێران بوو. دکتۆر جعفەر شەفیعی یەکێک لە بنیاتنەران و ڕێبەرانی حیزبی کۆمونیستی ئێران بوو. لە ڕۆژی پێکهاتنی ئەم حیزبەوە تا کاتی گیانبەختکردنی ئەم ڕێبەرە هەڵکەوتەیە یەکێک لە سیاسەتە داڕێژەران و ئەندامانی کارای کومیتێ ڕێبەری حیزب. حوتی مانگی خەزەڵوەری ساڵی 1366 هەتاوی خەزانی ناوادەی پاییز گەڵای سەوزی تەمەنی پڕ بەرهەمی هاوڕێی خۆشەویست و تێکۆشەر دکتۆر جعفەری هەڵوەران. لەم ڕۆژەدا هەواڵێکی دڵتەزێن لە نێو ڕیزەکانی کۆمەڵە و لە نێو چەوساوەکانی ئێران و کوردستاندا بڵاو بووە. هەواڵەکە کت و پڕ دڵتەزێن بوو. بەڵێ ڕۆژی حوتی خەزەڵوەر لە کاتێکدا هاوڕێ جعفەر شەفیعی بۆ ئەنجامدانی مەئموریەتێکی تەشکیلاتی لە کوردستانەوە بەرەو بەغدا کەوتبووەڕێ و بەنیاز بوو لەوێوە بەرەو ئوروپا بڕوات، بەداخێکی زۆر گرانەوە تووشی ڕووداوی پێکدادانی ماشین هاتوو، دڵی گەورە و پڕ لە هیوای بۆ سەربەستی و ڕزگاری کرێکاران و چەوساوەکان بۆ هەمیشە لە لێدان کەوت. هەموو ئەو کەسانەی کە دکتۆر جعفەریان دەناسی بە بیستنی هەواڵی گیانبەختکردنی تاسان. هیچ کەس نەیدەتوانی خۆ لەبەر قورسایی ئەم خەمە گەورەی ڕابگرێ. هیچ کەس نەیدەویست و باوەڕی نەدەکرد ئیتر دکتۆر جعفەر لە ناوماندا نەماوە و هیچ کەس ئامادە نەبوو وشەی تاڵی مەرگ بە بەژنی بەرزی ئەم تێکۆشەرە ماندوو نەناسا ببرێت. بەداخەوە هاوڕێ دکتۆر جعفەر شەفیعی لە تەمەنی 36 ساڵیدا چاوە گەش و پڕهیواکانی لێگناو، دڵی گەورە و لێوا و لێوی لە هیوای سەرکەوتن بۆ ڕزگاری ئینسانی چەوساوە بۆ هەمیشە لە لێدان کەوت و سەنگەری خەباتی شۆڕشگێڕانەی کوردستان و چینی چەوساوی بە ئێمە هاوڕێیانی سپارد. گەورەترین ڕێزلێنان لە یادی هاوڕێی هەمیشە زیندوو هاوڕێ جعفەری شەفیعی و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم تا گەیشتن بە لووتکەی بەرزی سەرکەوتن، درێژەدان بە ڕێگای پڕ لە شانازی و بە بایەخی ئەوانە و بێگومان یادی و بیرەوەریەکانی هاوڕێ جعفەری شەفیعی بۆ هەمیشە لە نێو دڵی ئێمەدا زیندووە، چونکە خەبات
بۆ ڕزگاری ئینسانی چەوساوە و زۆر لێکراوە هەمیشە درێژەی هەیە. دلالو 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 هستواخ تو زریانی و سواری از بشیکت بواخ دلالو 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 استوا ببنسام وتجزين واخ تفنقكت قلمكت قواري سوري جوجكي ميجون هشتا هر دلرين ودلالو دلالو 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 هستواخ تو زریانی و سواری از بشکت بوای دلالو دلالو هستوا دلالو دلالو استوا همواتين بسرسري ام هوار نويتوا وك شرابي برجان هالوري بايز قلمتكيال هالقراوي سر مزارك ماجدكين دلالو 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 استوى دلالو 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 هستوا بفر بستي هلا درا لشاهو وبرو جيلوان كلو وكوكنا الرياح قولان بستيانا لدرا لهولير وسابلاخ ولا قامش لي وبوتانا وبرو قلداني دلك جفك وكوتنا الريد دلالو دلالو استوا دلالو دلالو استوا تو زریانی و سواری از بشیکت بواخ دلالو 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 استوا
والدقر دلالو 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 استواق دلالو استوار قيس زنقول زنقول لا منوني وشوان الدسرن دلالو هشتا زوبو اخزوبو ودايم كوچك وابو دلالو 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 استواخ سوار يسبش يكدبوا دلالو دلالو استواخ شكد مواه بهو يوزاي غيار يا بندان ومفرن بارا دلالو 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 وروا سربروا وروا سوار يسبش شكد مواه بهو يوزاي غيار يا بندان ومفرن بارا دلالو 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 السواق سوار يسبش يكبوا دلالو 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 بسر ما نادى باري نمردو يهرماوي تو براني ورزي مجدي اي لالو جلالو بسر ما نادى باري نمردو يهرماوي حتى وريتا ونرقص شوتا اي لالو جلالو لجان ما نارو باري نمردو يهرماويتو حتى وريتا ونرقص شوتا اي لالو جلالو لجان ما نارو باري نمردو يهرماويتو اسمانياتي تودا اي لالو جلالو من شريكم بلدقري نمردو يهرماويتو الاسمانياتي تودا اي لالو جلالو من شريكم بلدقري نمردو يهرماويتو وكوين تبستي منيش اي لالو جلالو همو دنيا داقاري نمردو يهرماويتو وكوين تبستي منيش اي لالو جلالو همو دنيا داقاري نمردو يهرماويتو
نەمردووی هەرماوی تۆ پێشم کەوایە گوڵاستێرەی ئای لالۆ جەلالۆ خۆشەویستی شاوانم نەمردووی هەرماوی تۆ من بەبێ تۆڕەی چوونەوەی ئای لالۆ جەلالۆ کوردستانم نازانم نەمردووی هەرماوی تۆ من بەبێ تۆڕەی چوونەوەی ئای لالۆ جەلالۆ کوردستانم نازانم نەمردووی هەرماوی تۆ بارانی وەرزی موژدەی ئای لالۆ جەلالۆ بەسەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ بارانی وەرزی موژدەی ئای لالۆ جەلالۆ بەسەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ هەتاوڕێتە و نێرگس چاوتە و لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ هەتاوڕێتە و نێرگس چاوتە وای لالۆ جەلالۆ لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی